gelek caran êkî hejmareka hevalaniyetên lê her hez bi tinêbûnê diketin. Digel medabinda ku bizanîn bûçî ew kesên arîşe dema bû wan peyda dibîtin her hez dikin bi tinêbîn û tinêbûn di kîj demî de ya baş e. تجارت hez bi tinêbûn kiriye di jiyana xwe de? بله بخون جارا تنبون مروف خوفدر کردن جارا اعصاب مروی بین خاره چه مشکلی نکن جارا باشه مروف هنجارا خوب داد رخی کی بو چه مشکلی چه نبن یعنی یا باشه تو ربیتن خولی مشکلی که چکت گلی کی دی بینه کی خوب داد رخی کی باشتره بچه کی شو وقت تو عاجز بوي حزدكي بتنبي؟ بله مروف عاجز بيتن چه بتنبي بيتن چتره دا چنه خوشی دی چه نبود بله حس که بتنبي بو چند دمی یعنی جی چند روزه خود دیف تشتیه مشکله یا هی تشتگی کیمه مروف شد بینه که آن وقتی که چند ساعته که دیف تشتیه یعنی که مشکلات چوا دیف تور بونا مروفیت جبلي مشكلة وعشان رودة دجيانا مروبي دا عندك كاس يعني بهبونا هافال وخزم وكاس وكارا وتشاري شوانينا دجيانا واندا بل هر يعني هزت بكيماسيت كان جيانا خدا تني يعني هز كان هر تنينا بوتشي دي تناتا خدي في جهة طبيعة مروبية احتمال هنديك تهين حاس كان همي جواب تني من هنديك تهين حاس كان وقتك كيم تني بنو يعني ديف مروبية نفسية مروفي يعني أعصاب مروفي هاي كيم ترشي كي بتر أعصابت وبترن شين توربون بيتن بيناخ هاي كيم ترى ده بيشي توربوناوي شكيتن هاي جلا جابت فترة كميني حتى بشي توربوناوي بيشيتن. بوشي هندك كسان حزب تنبونيت كان يانجي نراحتي وكيماسي دجيانا خدا. جاري پیش مشتچی من پیم وایه که کومالگای مروفایتی پیوستی به پیک ورجیانه پیوستی به تکلاوبونا هر بویش همو او کۆمەڵگانە دەبینین خێزانی لێ دروست دەبی تا دەگاتە کۆمەڵگا و دەوڵەت و هەموو ئەو شتانە دروست دەبی بۆیە تەنیابوون بەڕای خۆم وەکو تاک پێم وایە کە تەنیابوون جۆرێکە لە نەخۆشی بەزڕەنگە کەسەکە هەستی پێنەکە ئەگەر ناوەکو نەخۆشیێکی دەرونی ڕەنگە من وای ببینم کە نەخۆشیێکی دەرونی بی زیاتر لەوەی کە حەز و خولیابی حەز و خولیان نیست بەڵکو زیاتر هەندێک کەس وا هەز دەکات دوورە پەرێز بی بەتەنیابی بۆ ئەوی تێکەڵاوی کۆمەڵگانەبی دیارە ئەویش ڕەنگە لە ڕوانگەی خۆیەوە هەست بە کەم و کورتیەک هەست بە دیاردەیەکی وا بکە لە ناو کۆمەڵگا خۆی حەزی پێنەکە هەموو ئەوانە ئەگەرن بەڵام من وەکو خۆم وای دەبینم کە دیاردەکە زیاتر نەخۆشیێکی دەرونی بی بۆچی دەما هەندێک کەس مشکلێک دژیاناوان داڕووی دەدەتن حەزەکەم بتنێبن ئەو کەسێ بەرامبەر نەبینن ئەگەر چییە؟ زیاتر لەو حالەتانە بۆ ئەوێ کاردانەوە یان نێوێ کاردانەوە بەرامبەر ئەو ناخۆشیانەی هەیەی هەڵسو و کەوت بکە بۆ نمونە تۆ کە ڕوبەڕووی هەر کێشە و گرفتێک دەبیەوە ئەگەر لە بەرامبەرت خەڵکی دیکە هەبی ڕەنگە ئەو بارە دەرونیە کە بەسەر خۆت هاتووە بەرامبەر بە خەڵکی دیکە هەڕی ڕێژی بۆ نمونە ئەتوو بتەوێ ئەو بارە دەرونی خراپەی کە بەسەر تۆ دێ بەرامبەر بە یەکێکی دیکە هەڵسو و کەوتێکی نالەبار بکەی بۆیە دەوێت دوورکەوێتەوە بۆ ئەوەی تا ڕادەیەک دڵ و دەرونی ڕەحەت بی ئارام بێتەوە ئینجا بێتەوە ناو کۆمەڵگا ڕەنگە لەو حاڵەتەیان ناحەقی نەبی لەوەی کە بەتەنیابی هەندێک جار پێویست دەکا مرۆڤ بەتەنیابی مەرج نییە هەموو کات لە ناو کۆمەڵگابی هەندێک جار وا پێویست دەکا کە ئەو کەسە مەسەلەن گرفتێکی هەیە کێشەیەکی هەیە بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانەی کە بە خۆی هەیەی بەرامبەر بە خەڵکی دیکە هەڵسو و کەوتێکی نالەبار نەکە ڕەنگە بەتەنیابی باشتر بی لێرەدا هەباڵ و خزم و کەس و کار چەند گرنگە هاریکار بن دەگەلوی کەسێ هەز بە تەنیایی دەکەتن
ئەوە زۆر زەرورە ئینسان دائیمەن لە ژیانی خۆیدا کەسێک هەڵبژێری بیتە هاوڕێی بەردەوامی هەموو نهێنیەکانی خۆی هەموو ئەو بار و ناهەموارانەی کە بەسەری دێ لەگەڵ یەکێکی دیکە دەردەشەی بک بۆ ئەوەی هەموو ئەو گرێ دەرونیانەی کە لە ناخەوە هەیەی لە ڕێگای ئەوە بەڵکو بۆی بکرێتەوە. من بە زەروری دەزانم هەموو کەس هاوڕێیەکی هەبی بتوانانی هەموو ئەو باڵێن شتە ناخۆشانەی کە بەسەری دادەیان هەموو ئەو ڕووداوانەی کە لە ناو کۆمەلگادا ڕوبەڕووی دەبیتەوە لەگەڵ یەکێکی دیکە دەردەشەی بکە گفتوگۆی لەسەر بکە بتوانێت حیواری لەسەر بکە بەڵکو ڕەنگە کەسێک کە بەخۆی فکر دەکاتەوە لە هەموو زاویەکانەوە نەتوانێت سەیری کێشەکە بکە بەڵام یەشش کە بتوانێت لە هەموو ڕوانگەکانەوە لێکدانەوەی بۆ بکە شیکردنەوەی بۆ بکە بتوانین بە یەکەوە بگەنە ئەوەی کە ئەو گرفتەی کە هەیەی چارەسەری بکە. دیتناتە بۆچی ئەو کەس ئەندەما مشکلێک ژیانە واندا ڕووی دەدەتن هەز بتەنیا حەز دەکەن بتنێ بند ژیانە خۆدا بۆچی؟ وڵی بەڕای من کەم مرۆڤ هەیە نێوانەیە بکە هیوای ئەوەی بخوازن کە بەتەنیا بژین تەنها ئەوانەی تۆزە گرفتی دەرونیان هەیە یان هەندێک گرفتی کۆمەڵایەتیان هەیە یان هەندێک کاردانەوەی لە ئەنجامی هەندێک کاردانەوەی کۆمەڵایەتیە تووشێ و دیاردەیە دێن ئەگەرنە تەمان کۆمەلگاش دەوری هەیە ڕۆڵی هەیە پەروەگە ڕۆڵی هەیە و خێزان ڕۆڵی هەیە ئەوانە هەموو ڕۆڵیان هەیە کە تاک تووشی ئەوەی بکە بێ بەتەنیا بژی. دەکیش دەمدا تەنێ بووم باشە ئەوە لە مرۆڤک لە مرۆڤەکی دەگۆڕێ هەندێکەیە مەتەن کاتی غەم خواردن حەز دەکا بەتەنهابی هەندێک شێ بە پێچوانەوە کاتی خەمەک دێ حەز دەکا مەتەن خەڵکەکە بیهاری کاری وی بکا و یعنی ئەوەی حالەتی خۆی بەوی باسکاتنەوە بکاتن بەڵام عادەتەن بە تەنیایی ئەو کەسانە یعنی هەندێک لەوەکە کاتی خەمەشی هەبیتن حەز دەکا زیاتر بەتەنهابیان دەجارە. بۆچی دەما هەندێک کەس مشکلە ژیانەواندا ڕووی دەدەتن هەز بتەنیا بۆنێ دەکەن حەز بە تەنیایی دەکەنیان حەز دەکەن بە تەنیا بن ئەوە بە کەس دەگۆڕێ ئەو شتە ئەوەی حەز دەکا کە تووشی مشکلەشی دەبی حەز دەکا بە تەنیابی ناوێ ئەو شتەی لای کەس باز بکە لەوانەیە یەک لەبەر سیقەی بی کە سیقەی بە کەسی بەرامبەر لەو زەمانەی سیقە زۆر کەم بووە سیقەی بە کەسێکی وانەبی کە مشکلی خۆی لای باز بکە یان نایەوێت هیچ کەسێک ئەو شتێ بزانی حەز دەکا بەخۆی ئەو مشکلەی چارەسەر بکات. تەنیا بوون دەکیش دەمیدا باشە تەنیایی بەس لۆ خۆی باشە بەس لۆ مرۆڤیش جاری وا هەیە یعنی لە کاتی بێسیقەی سیقەت بە هیچ کەسەکی نەمینێ بە تەنیا مشکلەکان لەناو خۆت هەڵ بکەی ئەو کاتە تەنیایی باشە. هیچ وەختێکتە هەست پێ کردیە کە تو بتنەی؟ نا من هاوڕێی نزیکم هەیە و سیقەم پێیان هەیە و ئەوم پێ باشتر بووە کە ئەو شتانە دەرببڕم بۆ یارمەتیەکم بدا شتێکی لێ وەربگرم بە تەنیایی لاوانێت تووشی غەڵەت بی زۆر جار لەبەر ئەوە تەنیایان پێ باش نییە هەموو کات. تا چ جارە هەستە پندێ نەکردە تو بتنەی؟ نا تووشی ئەوش ینی هەستم نەکردێ بۆ شتێ تا ئێستا. بۆچی ئەو کەسێن هژمارەکە هەڤاڵانیەت هەین و خزم و کەس و کار بەڵام هەر هەست بە تەنیا بوونێ دەکەن ئەگەر چییە؟ نەمگوت ئەو شتە دەگەڕێتەوە سەر سیقەی زۆر کەس هەیە ینی سیقەی نییە هەرچەندە خزم و کەس و کاری زۆری هەیە سیقەی بە برای خۆش نییە ینی ناتوانانی شتەکانی لا باس بکە ئەوە مرتاحترە نەفسیەن ئەوە مرتاحترە. ئەو کەسە وەڵی جاوە دەبی هەستی پێ بکەی دەبی وەکو هاوڕێک هەستی پێ بکەی کە دایمان بە تەنیا لەی بپرسی بڵێ
سەبەبی چییە و تەنیاییت و شتەکان لۆ دەربۆ بڕی ئەگەر دەری بڕی چونکە حەزی بە تەنیاییبی شتەکان دەرنابڕی بەس ئەگەر دەریشی بڕی ئەوە محاولە بکە یارمەتی بدەی و نەسیحەتی بکەی هەتا لەو شتی بێتە دەرێ لەو تەنیایی بێتە دەرێ. بله بۆچی هەندێک کەس دەما ئاریشە دژیانەواندا ڕووی دەدەتن حەز دەکەن بتنێ بن دژیانە خۆدا. وڵی بابەتی تەنیایی مرۆڤ یعنی پێویستە هەندێک کات لە ژیاندا کە هیلاک دەبی ماندوو دەبی پێویستە بە تەنیابی بەس لە هەندە حالەتیدا کە گەیشتە تەمەنێکی پێویستە هەموو مرۆڤ یعنی ئەوەی بیر لە ئەوەی خۆی بکاتەوە یعنی هەم کاتێک تەنیایی ناخۆشە پێویستە مرۆڤ هەوڵ بداتن بابرێن ئەوەی خۆی هاوسەرگیر خۆی بکاتن ئەنجام بداتن باشترە لە ڕووی دەرونیەوە شتێکی باشترە بەڕێ من. هەندێک کەس یعنی هیچ مشکلە و ئارشە دژیانەوان دانینە بەلێ هەر هەز بە تەنیابوونێ دەکەن و ناڕەحەتیە دژیانە خۆدا ئەگەر بۆ چت زڤڕینی. وڵای ئەو کەسە دەگەڕێتەوە سەر دەرونی کەسەکەی یعنی ئەو کەسە لەوانەیە دەرونیان مرتاح نەبیتن یعنی هیلاکەتێکی پێوە دیار بیتن لەوانەیە سەبەبەکە لەوەی بگەڕێتەوە مەڵێ. لێرەدا خزم و کەس و کار و هەڤاڵ گرنگیاوان چییە چ بکەن بوان ئەوێن کەسێن هەز بە تەنیابوونێ دەکەن. وڵی تەنیابوون نارم شتەکە ینی پێویستە هەوڵ بدە ینی کەسێکی نزیکی خۆی برادرێکی ینی دۆستەکی معاولە بکاتن هەندێک شتەیە لە ناخی و مرۆڤەیە پێویستە بۆ کەسێشکە دەرببڕیتن ینی وا پێویستە ینی تاوەکو دوورکەویتەوە لە هەندێک شتی دەرونیان ینی لە تەنیایی دەرباز ببیتن. هەندێک کەس دەما مشکلە ڕووی دەدەن دژیانەواندا حەز دەکەن بتنێ بن بۆ بەخۆی ئینسان بە طبیعەتی خۆی ئیجتیماعیە بەس هەندێک حالەت هەیە احتمالية نەخۆشیێکی نەفسی بی احتمالية مشکلێکی عائلی بی احتمالية هەر مشکلێک کەبیتن وا دەکاتن خەڵک حەزی لە تەنیایی بی حەزی لێبی لە خەڵک دوور بیتن حەزی لێ مشکلەی دوور بیتن ئەوجاوت طبعا نوعا علاجەکە لە بۆ هەندێک کەسان بەس ئەو علاجەشی ناجح نییە بەڕاستی لەبەرچی چونکاتو بە تەنیایی بوون هیچ پێ ناکرێت ئینسان بە کۆمەڵ خۆشە ئینسان بە مجتمع خۆشە يعني حتى مجتمعي حيواناتي حتى مجتمعي باڵندە و حتى قد يعني بتەنیایی نەبوونە دائما ژیان بە کۆمەڵ خۆشە بەس ئەو پێدا لێمەوە نەتیجەی نەخۆشیێکی نەفسیە یان نەتیجەی حالەتێکی سایکۆلۆژیە کە تەئسیر دەبێتن وەلێ دەکاتن مرۆڤ خۆی دوور بگەیخێتن لە هەموو ئەو مشاکلان. تەنیابوون دەکیش دەمدا باشە بدەیتناتە. والله حسب حالتي إنسانك يعني وهي حزي لي بشوان بتنيابي وهي حزي لي بروز بتنيابي وهي حزي لي نتشتا لهيج فينك يعني تداخلي لقر خلتي نبيتن بس يعني حسب سيكولوجيتي شخصك كي تأثير دبيتن. حزك هيك تشدا ما بتنيابي. من حزم لي نية بتنيابي من حزم لي دائما حزم لي دائما بكومل بم حزم لي دائما تبابين حزم لي دائما إنسان ضلي خوش بيتن چونکە إنسان ضلي خوش بي مجتمعش ريكو بيك دبيتن. دیتناتە تەنیابوون دەکیش دەمدا باشە. تەنیابوون لە شخص لە بۆ شخصەکە گۆڕانکاری تێدا دەکرێت هەیە کە مشکلێکی لێ دەقاومێ زیاتر بە تەنیایی مرتاح دەبی پێی باشترە وەکو چارەسەرێک وایە بۆ ئەو کەسێکەوە حەز دەکات بە تەنیا بێت بەڵام تەنیایی زۆر جار دەبێتە کێشە یعنی لە بۆ ئەو کەسێ ئەگەر بابرێن بەسەری زاڵ نەبێتن وەکو کێشە دەرونیەکان دەبێتە هۆی خۆ کوشتنیان پەنابرنە بەر کاری خراپتر بەڵام هەندێک شخصێ بە تەنیابوون چارەسەرە لە بۆ دەرونی خۆی
پێی باشترە واوی بە تەنیاوی باشترە ئەگەرنا هەموو بە وەکو کۆمەلگە بە پێکەوە جوانین تا هیچ وەختێک هەست پێکردە کو تو بتنەی بڵێ دیەوە مەسەلەن جاریوان بەسەر ماتێ مەسەلەن بەتەنێ بم باشترە لەوەی کە تێکەڵ بە کۆمەلگا و کەسانی تر بم چارەسەر بووە دواتریش کە چارەسەر بوو ینی تێکەڵ بوویمەوە زۆر عادی یعنی دەما مشکلە ئەنکۆ ئاریشە دژیانە تا داڕۆی دەت حەز دەکەی بتنێ بیت و هەتا ئەو هەتا تەنا دەبی کێشە لە بۆ کێشە فەرقی دەبێتن مەسەلەن کێشە هەیە بەتەنێ بە خۆت چارەسەر دەبێتن بە تەنیا دەوی و کێشەشێ مەسەلەن کۆمەلگە و دەوروبەر باشترە لەگەڵت بن و بۆی سەرکەوت زیاتر زاڵبی بەسەر کێشەکەدا لێرەدا گرنگیا هەواڵ چییە؟ دەما کەسێک هەز بە تەنیا بوونێ دەکەتن گریانیا هەواڵی لێرەدا چییە؟ پێگومان دەورەی باش دەبینی دەورەی چاکە و زۆر کەس کە تەنیایە و مشکلێکی لێ دەقەومێ ئەو بەهانایەوە دەچی پێ باشتر دەبی وەگلەوەی بە تەنیابی چارەسەرێکە بۆ بەڕاستی دەما کەسێک ئاریشێک دژیاناوی داڕووی دەدەتن بۆچی حەز دەکەت بتنێ بیتن واللهی ئەگەر شتێک لە ژیانە ڕوودادا بە تەنیا هیچ شتێک ناکرێت ئەبێکە لەگەڵت بی یان هاوخەمت بی دڵت بداتەوە بە تەنیا هیچ شتێک ناڕوە برادێک کەسێکی نزیک خۆت یان خێزانت ئەنە کاتە تووشی ڕووداوە شتێکی دەبی یەک دەبی دڵت بداتەوە خاستن کەسی نزیک خۆت وەکو برادری خۆت لەگەڵ تابی بە تەنیایی هیچ ناکرێت ژیان ناسەرە بە تەنیایی خێزانداری بەڵێ دەمات مشکلێک دژیانە تەدا ڕووی دابیتن دگەل هەواڵەکان دگەل خزم و کەس و کارێک دەما تو دهەیە ماڵ خێزاناتە دەهێت بشتێتە چ مشکلایە تو نابژێوی من دەبێت تەنێ بم یان تو یعنی هەمی مشکلێن خۆ بۆیە باز دەکەی نەخێر هەموو جارێ لەگەڵ ئەگە تووشی مشکلێک من لەخێر بۆ خێزانی خۆشم باز دەکەم ئەنە ئەوش دەبتە یارمەتی دەر بۆ من مشکلەکە بۆ من چێترکە ئەنە باشترکە دکیش دەمدا تەنیا بووم باشە وڵی تەنیایی تەنها لە خۆی باشە وایەنە تەنیایی ژیان بە تەنیا ناسەری ئەنە ئەبێ لەگە هاوڵێک بێ کەسە خۆت نزیک خۆت یارمەتی بدات تووشی ڕووداوەکی ناخۆشە بی برادری خۆت دەبی دڵت بداتەوە چونکە بە تەنیایی تووشی خوانەکە تووشی کارە ساتێک دەبی یان زۆر کەسێ بە تەنیایی تووشی نەخۆشی نەفسی دەبی بە تەنیایی ناچە ژیان ناسەر بە هیچ نەوەش ئەو کەسێن هەز بە تەنیایی دەکەن دژیانە خۆدا لێرەدا دەورێ هەواڵ و کەس و کار چییە؟ وڵی ئەو کەسێ بە تەنیای وەکو هانە کەسە چی نامۆی وایە ناتانێت ئەو ژیانی خۆ بە تەنیا بێ سەری ئەبێ یەکەگی لەگەڵت بی یارمەتیت بدا بۆی ئەگە تووشی خوانەکە تووشی کارە ساتەشی بی دڵت داتەوە چونکە بە تەنیایی خوا دەکەی تووشی ڕووداوەشی بووی تووشی کوشتن بی وایەنە ئەزە بۆیە ژیان بە تەنیا ناسەری بە هیچ نەوەشی پێویستە ئێمە برادێکمان هەبی هاوخەمەکمان هەبی لەگەڵ یەک بین بۆی دڵی یەک بدەینەوە ئەگەر تووشی هەر ناخۆشە و کارە ساتێک بین کاتێک دڵی منی داوە من احتمال لەو شتێکە نەناو مێشکم زمانە نیکەم بەس بەڵام بە تەنیابی شەیتان لەسەر مسوور دەبیت شتێکی گەورە ئەنجام دەیان خۆت بکوژی بۆی ئینسان قەت بە تەنیا نەبی هەر لەگەڵ برادری خۆت بی دڵت بداتەوە یان خێزانەکەت یان کەس و کارەکەت بە تەنیایی ژیان ناسەرێ دەما هەندێک کەس مشکلە دژیان ئەواندا ڕووی دەداتن حەز دەکەن بتەنێ بن بۆچی؟ سپاس خۆشحاڵ بوون لەپەی تەلەڤیزیۆنە خێراتناوە دکەین وەڵا ئەو کەسێ حەزکەن بتەنێ بن تاوان کۆمەلە نەخۆشی بۆچێ بن دائیما یعنی نە نەخۆشیە دائیم بن احتیمالە ئەو مرۆڤ بکویتە نەخۆشیکە قەڵەقی وەختی بەس ئەگەم حاوڵە بکە گەل دەوروبەرێ خۆ کۆمەڵاتیا خۆ لەوانێ ئەو بتوانی بەسەیتەربی لەسەر ئەوێ ئاریشەیان ئەو مشکلا بۆ هاتە پێش بتوانی چارەسەر بکە ئەو مرۆڤ دائیمان ئەوینە حستەنیایەکەن ئەو مرۆڤن ئەوی گەشتبینی نەژیانەدا یاخود دوو بەشە ژیانەوە هەنا بەشێک گەشتبینینە و بەشە
نەشیانە ئاریشا خۆ چارەسەرکەن یاخود ئەو مشکلە هەنە چارەسەر بکەن دائما دەی مرۆڤ هەر مرۆڤێکی لە ڕووی پێکەڵاتی کۆمەڵایەتیوی لە ڕووی سەردەمی بیتبی محاولێ بکە و ژیانە خۆ ئەگا خۆش پێ چارەسەر نەبوو محاولێ بکە ئەو کەسێ دەوروبەرەوەی نزیک کێشا خۆ بگەنیتەوە بۆ چارەسەرێکی بۆ بێنیتەوە. چ وەختێک حەز کردیە کەوتوب تەنێبی دژیانە؟ ئەبەدان ئەبەدان چی ئەم هەموو دەمێ محاولەکە گەشتبین بێ ژیانەدا ژیان بخۆ کە خدای گەورە تەبارەک وتەعالا ئینسان خەڵقکردینە بۆ خەڵکردنە کە گەشتبین بی ژیانە نەڕەشبین بێ ئەو مرۆڤێ هەستەناییەکان زیاتر ئێوە ڕەشبینن تبی هەم مرۆڤە کێش ژیانە خۆدا محاولە بکە سەدەوروبەرێ خۆ دائیمەن گەشتبین بی نەک دەوروبەری خۆ بڕوانیتە مثل ڕەشبینی. تو ژیانە خۆ یا ڕۆژانەدا حەز دەکەی بتەنێبی؟ بەخوا ناڵە حەز ناکەم بە تەنێبم. بۆچی هەندێک کەس حەز دەکەن تەنێبن یانجی حەز بە تەنیایی بوونێ دەکەن دژیانە خۆدا؟ بەخوای دەگەڕێتە شەو سەخسی یعنی مەم کەسێ وەک خوێک نییە هەر کەسێکەوە چ خۆیە یعنی شخصیاتش خۆی ئەمن ئێستا حەز ناکەم بە تەنیا بووم حەز دەکەم دائیم لەگەر برادەر و دۆست و شتێوا بوو. ئەگەر مشکلێکی ڕووی بدەتن دژیانەتەدا حەز ناکەی بە تەنێبی؟ ئەگەر مشکلێک ڕوو بدا بە حەز دەکەم بە تەنیا بووم ئەگەر مشکلێک شتێکم عەدیزێکم مەبی حەز دەکەم بە تەنیا بووم یعنی ئەگەر مشکلێک شتێکم مەبی حەز دەکەم بە تەنیا بووم بەس ئەگەر مشکلەم نەبی حەز ناکەم. بێژین مشکلێک ڕوویدا دژیانەتەدا و هەواڵک هات دگەلتە ئاخەف چت بژیاوی من بهێ لە بتەنێبم یانژی بەردەوام دەبی مناقەشە بکەی دگەلوی؟ ناڵ حەز دەکەم مناقەشە لەگەری بکەم. ئارە حەز دەکەم. حالەتە تەنەبێتن تو بە تەنێ؟ ناڵ حەز ناکەم ئەو کاتانە بە تەنێبم ئەگەر مشکلێکم لۆرە ڕوو بدا یعنی حەز دەکەم ئەڤالێک لەکنم دنەوەی بکە شتێکی وام کاتن. تو ژیانە خۆیان ڕۆژانەدا حەز دەکەی بتەنێبی؟ نەخێر. لە تجارە هەست پێ هەندێ نەکردە کە تو بتەنێش دژیانە خۆدا؟ نه هەستم پێ نەکردێت چونکە تەنیایی لە کاتی دروستبوونی هەر ئاریشەکەیان هەر کێشک خەڵک یعنی لەگەر دەوروبەری خۆی لەگەر هەواڵی خۆی لەگەر خزم و کەسی خۆی مشکلەی خۆی باز بکە هەتا یعنی کوبرێ ئەوەی باری کێوی کەمبی هەتاوەکو بتوانی لە کوردیاری خۆمان دەڵێ عەقڵێک لە دوو عەقڵ باشترە یعنی یەک بیرکردنەوە دوو بیرکردنەوە لە یەک بیرکردنەوە باشترە لەبەر ئەوەی کێشەکان زووتر چارەسەربی خێزانی خۆت برایە خۆت هەواڵی نزیکی خۆت بتوانی یعنی ئەوەیان بکەی لەگەر کێشەکانی خۆت لە ئاریشەکانی خۆت تێیان بگەینی هەتاوەکو زووتر چارەسەری بکەی. تەنیاییش خۆش نییە چکە تەنیایی تووشی نەخۆشی دەرونیت دەکا زۆر کەسەیە گوێمان لێ بۆ لە چەند کێشەیەکی بچووک تووشی تەنیایی بووە لە تەنیاییش تووشی گیان لە دەستدانیان کارەساتێکی دڵتەزێن بووە. بۆچی ئەو کەسێن هەست بە تەنیایی یان نەئارامیە یان ناڕەحەتیت کەن دژیانە خۆدا ئەگەر بۆ چێ بزڕین؟ وەڵی هەر کەس و یعنی بۆ چوونەکی تایبەتی خۆی هەیە. ئێستا لەوانەیە لە لای من جوایەزبی لە لای تۆ جوایەزبی لە لای یەکێکی کەش بەس ئەوەی زۆر زەڕوریە هەر ئاریشەیەک یان هەر کێشەیەکت بۆ دروست بوو بتانی برادێک یان هەواڵێک یان خێزانی خۆت یان خوشتی خۆت یان برای خۆت تێبگەینی هەتا ئاریشەکە زووتر چێبی چکە بە تەنیایی وەکوتم دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی دەرونی. نەخۆشی دەرونیش زۆر جار دەبینی مەسەلەن گوێمان لێ دەبی دەرێ فلان کەس دوو مانگە بە تەنیایە وای کردووە کە هەندێک حەبی بێهۆشکەر بخوایان خۆی بە دەمانچەیان بە هەر شتێککە خۆی بکوژێت و خۆی یعنی چۆن بڵێ خۆی لە کێشەکانی ڕزگار بکات. تا چ جار ژیانە خۆیان ڕۆژانەدا تا هەست بە تەنیایی کردیە؟ بەڵێ لە ژانی خۆم داستم بە تەنیایی کردیە زۆر جار ئەو کاتانەی کە بە تەنیا من کەسێک نەبوو کە دەری خۆی بۆ باز بکەم خۆم لە ژیاندا زۆر زار تەنیا بوومە هەم من لە تەمەنی 5 ساڵیەوە کە باوکم مرد زیاتر تەنیا بووم دوایەوە 2005 کە هەستم بە ئەوە بوومە هەرزەکار تەنیاتر بنەوەی کە دایکم لەدەستدا لۆ من لەوە زیاتر تەنیاتر نییە دوایەوە کە مەرحەڵەداچی کە هەرزەکارێبی تووشی عاشق دەبی کە تووشی عاشق بووی
لەواتی دابڕانێک شتێکە بیتن زۆر زیاتر ئەس بە تەنیایی دەکەن کە عشق نامێنێ لە دڵخۆشەویستەکە نامێنێ کە نەما تەنیاتر دەبی مەجبوری ڕوو لە چێ بکەی ڕوو لە شوێنی تاریک دەکەی بۆ نمونە من لەوانێ ڕوم لە ژوورێک کردی کە تاریک کەسی لێ نەبیتن حەزم نەکردی کەس دەرگای ژوورۆش بداتن بێتە لاشم ئەوێ تەنیایی بەڵام کە پێگەشت مەرحەلە بە مەرحەلە تاکو ئێستا کە ژیانی هاوسەریشم پێکەیناوە ئێستا تەنیا نیم چونکە لە بۆی کەسێک هەیە هاوبەشی ژیانمە ئەویش چێ هاوسەرەکەمە هاوسەر ینی هاوبەشی ژیانتە لە هەموو ڕوێکەوە دەتان هەم کێشەکانی خۆتی بۆ باز بکەیت ئیتر لەمە دووە تەنیا نابی لەوانەیە لەمە دووە منداڵی بخەیەوە تەنیاتر نابی کەو کاتە هەست بە ژیان دەکەی لەوانێ ژیانێکی خۆشتر پێک بینیت ژیانێکی خۆشتر پێک دەینیت دەما مشکلە ڕووی دەدات ژیاناتەدا تا خێزان و خێزانداریتە گوتمانە دەما مشکلە ڕووی دەدەتن خێزاناتە بهێتن لایتە دانیشیتن تو مشکلێن خۆ بووی باز دەکەی یاژی دەبێژی بابەتە نێبم ناتەبعاان بۆی باز دەکەم چونکی هاوبەشی ژیانمە بۆی باز دەکەم چونکی هاوبەشی ژیانمە ئەویش باوان شێوە بۆ من باز دەکاتن چونکی لە سەرمانە ئەگەر بۆی باز دەکەم بۆچی باز بکەم تا هەست تەنیایی کردە چ جارە ژیانە خۆدا بەڕای من تەنیایی پەیوەندی بە تاکە کەس خۆیەوە هەیە ئەگەر ئەو کەسەی بڵێن ئێستا من خۆم ئەگەر نەچمە ناو خەلکی لەگەڵ خەڵک تێکەر نەبوو یعنی کەسێکی کەسێک بووم لەگەڵ خەڵک تێکەر نەبووم ئەوە تەنیاییە بەڕای من هەموو کەس دەبێ لەگەڵ خەڵک تێکەر بیتن هەوڵدا خەڵک زیاتر بناسێ بۆ ئەوەی لە ژیان قەت تەنیا نەبێ بکیش دەمدا چ وەخت تەنیا بوون خۆشە بەڕای من تەنیا هیچ کاتە خۆش نییە بەڵام هەندێک کاتیش دەبی تەنیاوی لە ئەوەی فکر لە هەندێک شتی شخصی خۆت بکەوە ئەو کاتانە تەنیایی باشە بەس بەڕای من هیچ کاتێک باش نییە هەموو کات عەزم لێ لەگەڵ هاوڕێک بوومیان برادێکیان لەگەڵ ناسیاریش خۆمان قەت عەزمە تەنیایی نییە دەم تۆ دەگەڵ هەواڵێن خۆ مشکلێن خۆ حەل دەکەی بەرێ زۆربەی کات لەگەڵ برادەرەکان و بڵێن براکانم مشکلەکانی خۆم باز دەکەم هێزە مشکلە هەیە هەنی ئیوێ لەگەڵ برادەرەکان باسکەی هەشە دەبی بڵێن لەگەڵ براکە داخلەکە کەسیشکە نزیکتر بینەرێن هێژا خۆشتوی ئەلڤێرەژی ئەم گەهشتینە دوماهیکا خەلەکاوێ هەفتیە هێویدارین مەشیا بیتن خزمەتە هەوەیەن هێژا کرد بیتن هەتا هەفتێکا دی و بابەتێکی دیژی بەرنامەی دەربڕین بمینن شاد خاترە هەوە